کۆمسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکانی عێراق لەگەڵ ڕێگەپێدراوی 39 لایەنی سیاسی هەرێمی کوردستان کۆبووە. نوێنەری ڕێگەپێدراوی 39 لایەنی سیاسی هەرێمی کوردستان لەگەڵ شاندی کۆمسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکانی عێراق کۆبوونەوە. تەوەری سەرەکی کۆبوونەوەکەش پرسی هەڵبژاردننی خولی شەشەمی پەرلەمانی کوردستان بوو. باپی ڕێنماییەکانی کۆمسیۆن لە 13 ئەم مانگەوە دەرگای لیست و هاوپەیمانەتیەکان بەڕووی لایەنە سیاسیەکانی هەرێم دەکرێتەوە تا 22 مانگ وادەکە درێژێ دەبێت. باپی مەرسومی سەرۆکایەتی هەرێمی کوردستان بڕیارە 10 حوزەیرانی ئەم ساڵ هەڵبژاردننی خولی شەشەمی پەرلەمانی کوردستان بەڕێوە بچێت. پارێزگاری سەپێنراوی کەرکووک بڕیارێکی دیکە لە بەرژەوەندی بەردەوامیدان بە پرۆسەی بە تعریبکردنی شاری کەرکووک دەردەکات. ڕاکان جوبوری پارێزگاری سەپێنراوی کەرکووک نووسراوێکی ئاراستەی ناوەندی ئیدارەی و ئەمنیەکانی ئەو شارە کردووە، تێیدا داوای کردووە کۆتایی بەناوهێنانی ئاوارە لە سنووری ئەو پارێزگایە بێنن. ڕاشیگەیاندووە هەموو ئەوانەی لە سنووری ئەو پارێزگایە نیشتەجێن بەڵگەکانیان لە فەرمانگەکانی ئەو پارێزگایە تۆمار کراون. چیتر ئاوارە نین و خەڵکی ڕەسەنی کەرکووکن. ئەمەش مانای وایە ئەو عەرەبانەی تا ئێستا لە پرۆسەی تعریبکردن هاوردەی ئەو شارە کراون و دەستیان بەسەر ناوچە کوردیەکان داگرتووە، ڕەوایەتیان لەسەر خاکی ئەو شارە هەیە. ئەمەش لە کاتێکدایە کە لەگەڵ بوونی تاپۆی سەردەمی پاشایەتی و بەر لەو سەردەمەشدای هاوڵاتیانی کورد، بەڵام پرۆسەی تعریب داگیرکردنی خاکی کوردستان لەو ناوچانە هەر بەردەوامە. لەبارەی پرسە زیاتر قسە دەکەم بەردەوامبوونی پرۆسەی تعریب لە کەرکووک. هاوکاتم بڕیارە نوێیانەی کە پارێزگاری سەپێنراوی کەرکووک دەری کردو داهاتوی کەرکووک بەرەو کوێ دەبات. زیاتر قسە دەکەم لەگەڵ میوانەکەم بەڕێز ڕێبوار تاڵەبانی سەرۆکی پێشوێ ئەنجومەنی پارێزگای کەرکووک لە هەولێرەوە لەگەڵم دەبێت. بەڕێز ڕێبوارم کاتت باش. هەرجار و بڕیارێکی نوێ لە دژی هاوڵاتیانی کوردی کەرکووک دەردەکرێت. ئەمجارە خەریکەیتر ئەو بڕیارانەی بە تعریبکردن دەبێتە فەرمی دەبێتە یاسا، پێتان وایە ئەم پرۆسەیە تاکەی درێژە دەکێشێت. ئەم کاتەی بەڕێستان و بینەری کەی 24 باش. هەڵبەتە تەبان ئەمە درێژە پێدانی سیاسەتەیەک لە دوایەکەکانی حکوومەتی عێراق تا گەشتوتە ئەم قۆناغا کە بەداخەوە دوای 2003 دووبارە بە دڵسافی ملەتی کورد و هاوکاریکردنی هەموو ئەو خەڵکەی کە بەشدار بوون لە ئازادکردنی عێراق هەرچەندە هۆی یەکەم بۆ هێزەکانی هاوپەیمانی ئەمریکا گەڕێتەوە، یعنی بنەتی هیچ کەسێکی لەسەردانێ بە تەنها هێزەکانی پێشمەرگە و خەڵکی کوردستان نەبێ کە سەدان ساڵە خەباتەکەن. بەڵام بەداخەوە دیارە هەمان عەقلیەت لە عێراق ئێستا حوکمەکە و هاوکاریشە. یعنی من لە بەرنامەکانی تری بەڕێستان و دایان کەناڵی ترتومە ئەم خەڵکەی کە لە کەرکووکن و لە عێراقان ئەمانە کەرەستەن بەدەستی جهێتێکی دەرەکی و عێراق خۆی سیادەی نەماوە و بۆیان نووسێتەوە. گینا ئێمە وەکو حکوومەتی هەرێمی کوردستان 13 خاڵ اتفاقمان لەگەڵ حکوومەتی سوودانی کردووە کە بۆیان جێبەجێ بکردرا بۆی بارودۆخی کەرکووک بگەڕێتەوە بارودۆخی ئاسایەکەی خۆی پێش 16 ئۆکتۆبەر بەدەر لەوەشەوەی بگەڕێتەوە پێش 1966 کە ئەوش بەشێکە لە ئاساییکردنەوەی شاری کەرکووک بە پێی مادەی 140. بەڵام ئەمانە کە هیچی ناکردرێ لە ڕۆژێکی ڕووناک و 6 پەرلەمانتاری کوردیشمان لەوێنە هەیە و ئاگیان لێ نییە و بەداخەوە کە سەرۆکی کۆمارمانەیە کە 4 وەزیرمان هەیە، ئەمانە هیچ نیلاجولێنەوە و ناشلێن. ئەمە بۆیە کە پارێزگاری کەرکووکی ئێستا بە وەکالەت شتێکی دەست کەرەستەیەکی دەست بکەوێت سفادەی لێکە. من نەزانمەوە لە چی سفادەی کردووە. سەرۆک وەزیران پێش ماوەیەک لەمەوبەر بڕیارێکی دەرکردووە ئەلێ کێشەی ئاوەرەکان چارەسەرکەن، نازحەکان واتە ئەوەی بەشێکیان لە هەولێرن لە کەمپەکان، بەشێکی لە دهۆکن، بەشێکیان خەڵک شنگالن، بەشێکەوانی تریشکە لە جنوبی عێراقەوە هاتوونە کە بەداخەوە کاتی خۆی لە ڕژێمی سەدامە خەڵکی عەرەبی هاوردەی شیعەیان هێنا بۆ کەرکووک. ئێستاکە پێچەوانەی لاتوە سونەکان دەرەکرێن لە دەوروبەری بەغدا و منتیقە شیعەکان ئەنێدرێتەوە بۆ کەرکووک و ناوچە کوردستانەکان، واتە بەبەردێ دوو چۆلەگا کوژن هەم سونیان لە کۆڵە بێتەوە ئەو حکوومەتەی کە ئێستاکە عێراق باتەڕێوە، هەمیش منتیقە کوردیەکانی پێتعریبەکەن کامش پێچەوانەیە. لەگەڵەوەشەوە بڕیارێکی دەرکردووە سەرۆک وەزیران، یعنی نابێەوە خەڵک ئاگای لێ نەبێ، ئەلێ بێ مەلەفی نازیح یەکلا بکردێتەوە. 3 ئۆپشنی داوە، 3 بژاردەی داوە بە
خەڵکی نازەح چی لە کەرکووکە چی لە هەولێرە چی لە کەمپەکانە چی لە هەرێمی کوردستانە چونکەمە هەموو یەکرێتەوە ئەلێیان ئەبێت بگەڕێیتەوە شوۆنەکەی خۆت زیێدی خۆت یانش ئەبێت لەو شۆنە ناسنامەت بدەینێ یانش پارێزگارێک هەڵبژێرە ئەمە بەگشتی سوودی لێوەرگردووە پارێزگاری کردووە ئەویش بابەتی نووسراوەکەی ناوی ناوە تەسمیەت المواطن یعنی پێناسەکردنی ئەلێ جارێکی تر نابێ پێی بڵی ئەمە ئاوارەیە ئەمە نازەحە لەمە ولاوە مستەمسەکاتی بۆ ئامادەکەن بیکەن هاوڵاتیەکی فەرمی شاری کەرکووک ئەمە پێچەوانەی مادەی بسووسەیە بەرگەی باع کە ئەلێ يحظر التملك لأغراض التغيير الديمغرافي أما نابت هیچ تەمەلوکێک هیچ کەسێ مولکێتی پێ بدرێ نەوەکم بەس لە کەرکووک لە هەرێمی کوردستانیش لە هەولێر و لە سلێمانی و لە لە خانەقین و شنگال تا بە دەرەجە ساڵ کاتە بە پێم بڕیارە عەرەبی هاوردە دەبێتە هاوڵاتی ڕەسەنی کەرکووک و هاوڵاتی ڕەسەنی کەرکووک ئاوارەی شارەکانی دیکە بووە بە تایبەتی لە دوای 2017ەوە ئای ئەم بڕیارە ئێستا فەرمان کراوە کاری پێ بکرێت ئەگەری هەڵوەشانەوەی هەیە چی بکرێت لە بەرامبەرم جۆرە بڕیارانە جارێ حەز دەکەم ینی زۆر ئەوەی نەکەین ینی من خۆم بینەکەم خوێندەوە بە تەواوەتی باسی تەسمی ئەو هاوڵاتیە کەرکووکیانە کەواتە ئەو عەرەبانە ئەکات کە لە حەویجە و ڕیاض و ڕەشاد و زاب هاتوونەتە ناو کەرکووک دوای ئەوەی کە داعش و شۆنانەیەگر هاتنە ناو کەرکووکەوە بەشێکیان ناو خێمەکان ماونەتەوە چونکە ناوی ناوە ئەویش نووسراوەکە هینی نووسراوە ینی سێری بکەی هەستناکەی هەڵەیەکی تیاکراوە ئەلێ ئەوانەی لە سەکەنەی کەرکووکن واتە خەڵکی کەرکووکن یعنی ئەو عەرەبانەی کە ناسنامەی کەرکووکیان هەبوو پێشووتر لە حەویجە هاتنەوەتە کەرکووک یا خۆت لە زابە هاتنەوەتە ناو شاری ناو مەرکەزی کەرکووک سەنتەری کەرکووک ئەوان ئێستاکە پرۆسەی ئەو برادرانەی نەتەوەی عەرەب ئەیانەوێ ئەو سنتەری کەرکووک کە زۆرینەی کووردا ئەیانەوەی ئەو زۆرینەیە کەمەوەکەن بۆ چەند ساڵێکی تری ئایندا ئەگەر ناسنامەکەی لە کوردیەوە بێتە زۆرینەی عەرەبی ئەمە بۆ ئەوە نییە جارێ بۆ عەرەبی خەڵکی دیالە و خەڵکی ئەنبار و فەلوجە و مسلۆهانە ئەمە ئەو بڕیاری بۆی بینەران و بیسەرانی خەڵکی کوردستان و کەرکووک ئاگیان نەبێت کە دووسراوەکە بە هەڵە نەخوێنەوە ئەلێ ئەو خەڵکە کەرکووکیانەیە بۆ ئەو عەرەبە کەرکووکیانەیە واتە کە لە حەویجە و بەو بەعنایی کە لە قەزا و ناحیەکان هاتووەتە ناو مەرکەزی کەرکووک لەوێ جێنشین بوونا پێیان مەلێن نازەح ئەوانە خەڵکی کەرکووکی ڕەسەنن باشە ئەبا ڕێزرێ بوار ئەستا پرسی کەرکووک پرسێکی هەستیارە هەڵبژاردنی ئەنجومەنی پارێزگای کە لە کەرکووکیش بەڕێوە چوو بەڵام تا ئێستا نەتوانراوە پۆستەکان لە ئیدارەی کەرکووک یەکلایی بکرێتەوە بەڵام پێتان وایە ئەم دواخستنی یەکلاییکردنەوەی پۆستەکان و دەرچوونی بڕیاری لەم شێوەیە چ مەترسیەک بۆ سەر داهاتووی پرۆسی سیاسی لە کەرکووک دروست دەکات بۆچی حکوومەتی عێراق بەگشتی و سەرۆکوەزیران بە تایبەتی نەیتوانی ئەم بابەت یەکلای بکاتەوە خۆی وازەحە مەترسیەکە ئەلبەتە ئەمە پیلانێک بوو بەداخەوە سەرکەوت لە 16 ئۆکتۆبەر ئەوەی کە ویستیان هێزە دەرەکیەکان و بە کەرەستەکانی عێراقیەکان و ئەوانەی کە نەیاری ملەتی کورد و کوردستانن کە بینەکان پرۆسەکان جێبەجێ کرد بەداخەوە کە تاکو مستاکەش ئاسەواری بەردەوامە و زەرێکی گەورەیە بۆ ملەتی کورد و ئەو 100 ساڵ خەباتی کە کورد کردی بەداخەوە بە باچ و یان هیچ ئامانجێکی نەبوو ئەو هەموو شەهیدە و ئەو هەموو ئەنفالە و ئەو هەموو دەردەسەری کە بەسەر ملەتی کوردات بە تایبەتی لە بەدرەجەسانەوە تا خانەقین و شنگال و کەرکووک کە دڵی کوردستانە و قودسی کوردستانە بەداخەوە لە دەستماندا یعنی تازە شتێک نەما بە ناوی ناوچە کوردستانەکانی دەرەوەی ئیداری هەرێمی کوردستان چونکە هیچمان بۆی هەوڵمان بۆی نەدا بەداخەوە ینی نە ئێمە و حکوومەتی عێراق خۆی حەزەکە ئاوا بێت یعنی هەموو حکوومەتی عێراقی هەمویان متفقن بەداخەوە کە ئێمەی ملەتی کوردە تاکو مەساگە تێنەگەشت بێتین تازە 100 ساڵتریش تێ ناکەین تازەوە لە دەست دەرچووە ئەبێ ئێستا هەوڵ دەین چۆن بیهێنینەوە چونکە ئەو هەڵبژاردنە هیچ بەهایەکی نەبوو چکە بۆ خۆی دەرچ قانونەکەی یاسا پێش 16 ئۆکتۆبەر ئەمێ هەموو هاوڵاتێک بزانێ هەڵبژاردن لە کەرکووک بۆ ناکرا بەردەوام ئەوت کەرکووک بارودۆخێکی تایبەتە نابێ هەڵبژاردننی تیا بکە چونکە ئەیانزانی ناسنامی کوردستانیە دوای 16 ئۆکتۆبەریش بەداخەوە ئەو یاسایی کە دەرچووە ئەوەنە کلکوجییان کردووە یعنی هەتا ئەگەر من دووبارە سەجا باسم کردەوە کارەکە ئەگەر هەر 16 کورسێکەشین کورد وایە پارێزگار و سەرۆکی ئەنجومەنیش کورد وایە هیچ بەهایەکی نەبوو چونکە هیچ دەسەڵاتێکی نییە کە هیچ دەسەڵاتێکی نییە واتە عنی ئەمە ئەم هەڵبژاردنە گەمەیەکە هەر ینی خەڵکی پێیلاکەکەن و هیچ سوودێکی نییە جا لەبەر ئەوە تاخیریشی ئەەکەن ئێستاکەیان تاخیری ناکەن هیچ بەها لە شتەکە ناگوێت ئێمە چاکتر وابوو بگەڕێنەوە سەر پرینسیب و مەبادیەکان کە ئێمە پێش 16 ئۆکتۆبەر
بەبێ پرسیار بکردری ئەمە قەت نەماوتووە پارێزگار عەرەب بێ کورد بێ تورک ئەمە ئەو لای ئەمە کێشە نەبوو لای ملەتی کورد کێشەی سەرەکی ملەتی کورد ناسنامەیە 100 ساڵە خەباتەکەین بۆ کوردستانیەتی کەرکووک بۆ کوردستانەتی خانەقین و بە دەرەوجەسان و خانق بەڵام بەداخەوە ئێستا تاکی سیاسی کوردەمانی هەمووی لێبیر چۆتەوە کەی مەحافظ مەدەنێکی کێ قایم خامەداتە کێ پۆلیسێک مەداتێ کێ مدیر شوڕێک مەداتێ ئەوانە کەی خەمی ملەتی کورد بۆ خەمی ملەتی کورد ناسنامەی کوردستانی بوونی کەرکووکە شنگالە خانەقینە و بە دەرەوجەسانە بەڵام کە تۆ خۆت ئەوە نەنظم کردەوە بە تاکید ئەگەر مەحافظێک تیش بدەنێ دەبڕۆ سێری یاسای هەڵبژاردننی کەرکووی کە ئەنجو ئەلێ ئەو مەحافظەوە ئەو ئەنجومەنە بۆیان نییە هیچ بۆریارێک دەرکەن ئەگەر بێت و کێشەیەکی سیاسی دروست بکات یاخود مادەیەکی دەستوری جێبەجێ بکرێت. زۆر باشە بەڕێز ڕێبوار تاڵەبانی سەرۆکی پێشوێن ئەنجومەنی پارێزگای کەرکووک سپاس لە هەولێرەوە لەگەڵمان بووی.